بە گوێرەی دوایین ئاماری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەرێمی کوردستان زۆرترین ئۆتۆمبیلی تۆمارکراو لە پارێزگای هەولێرە بە جۆرێک لە کۆی 1,985,727 ئۆتۆمبیلی جۆراوجۆر 1,017,173 ئۆتۆمبیل لە پارێزگای هەولێرە. ئەم ئامارەشەوە دەردەخات کە هاتوچۆی هەولێر زۆرترین داهاتی هەیە. ڕۆژانەش سەدان کەس سەردانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ دەکەن با مەبەستی ڕایکردنی مامەڵەکانیان وەک تۆمارکردنی ئۆتۆمبیل، نوێکردنەوەی ساڵیانەی ئۆتۆمبیل و مۆڵەتی شۆفێری، پێدانی تابلۆ. لا بەرامبەردا بڕێکی زۆر پارەیان لێ وەردەگیرێت وەکو ڕسوماتی پێدانی تابلۆ و ژینگە و ڕێگاوبان. سەرەڕای ئەو داهاتە زۆرە و خەرجکردنی بەشێکی کەم لەم داهاتە بۆ نۆژەنکردنەوە و چاکردنی ڕێگاوبانەکان، بەڵام تا ئێستا بەشێک لە شەقامەکانی سەنتەری شار و بەتایبەت ڕێگاوبانەکان لە قەزا و ناحیەکان وەکو پێویستنین و زۆرترین گلەی شۆفێرانی لەسرە. لەگەڵ وەرگرتنی ئەو بڕە پارانە لە هاوڵاتیان ڕۆژ بە ڕۆژ ڕووداوەکانی هاتوچۆ ڕوو لە زیادبوونە. شارەزایانی هاتوچۆ و شۆفێرانیش بەشێکی زۆری هۆکارەکان بۆ خراپی شەقامەکان و ڕێگاوبانەکان دەگەڕێنەوە. ناشی شارنەوە وەکو پێویست ئەو داهاتەی هاتوچۆ دەستی دەکەوێت لە ڕێگاوبانەکان خەرج ناکرێت. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.